ئەگەر یەک دقەیەکیشی بمێنێ بۆ خۆر ئاوابوون ئەم چەند شتە بە ئەنقەست ئەنجام بدەیت ڕۆژەکەت ئەشکێ بۆیە زۆر زۆر وریابە. یەکەم هەموو خواردن و خواردنەوەیکی بە ئەنقەست، یعنی ئەگە قەترە ئاوێک بە ئەنقەست بخۆیتەوە یان لە تەنانێک بە ئەنقەست بخۆیت ڕۆژەکەت بەتاڵ ئەبێتە وریابە. و هەموو دووکەڵەکانیش لەگەڵیە، دووکەڵی جگەرەیە، دووکەڵی نێرگەلەیە، ئەمانە هەمووی ڕۆژوو بەتاڵ ئەکەنەوە بۆیە وریابە. القەیء عەمدەن خۆڕشانەوەی بە ئەنقەست، ئەگەر بە ئەنقەست خۆت بڕشێنیتەوە ڕۆژەکەت بەتاڵە بێتەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من ذرأه القيء فليس عليه قضاء هەر کەسێک زۆری بۆ هات ئەگەر ڕشایەوە ئەوە ڕۆژەکەی ناشکێت و قەزاشی لەسەر نییە. دڵت پڕە لە خۆتەوە ئەڕشەیتەوە، یعنی زۆرت لە خۆت نەکردووە. بەڵام ومن استقاء عمدا فليقضي، بەڵام ئەگەر خۆت بڕشێنیتەوە پەنجاکەی بە قوڕ تا خۆت ئەڕشێنیتەوە بە ئەنقەست ئەوە ڕۆژەکەت بەتاڵە بێتەوە و ئەبێ ڕۆژەکەشت قەزا بکەیتەوە وریابە. الجماع هاوسەرەکان ئەگەر بێت و کاری سەرجێیی بکەن ڕۆژەکەیان بەتاڵە بێتەوە و کەفارەتێکی زۆر گەورەش ئەکەوێتە سەریان بۆیە ئەبێ وریابن. الاستمناء خوی نهێنی، خۆ بەتاڵکردنەوە، کاتی حەز و ئارەزوی خۆت بەتاڵ ئەەکەیتەوە بە ئەنقەست ئەویش ڕۆژەکەت ئەشکێنێ وریابە و پێویستە ڕۆژەکەشت قەزا بکەیتەوە. و ئەو ئافرەتانی کە ئەکەونە حاڵەتی سوڕی مانگانەی خۆیانەوە ئەگەر یەک دقەیەکیشی ما بێت لەو دقەی یعنی دقەیەکی ماوە بۆ خۆر ئاوابوون لەو کاتەیە تووشی حاڵەتی طبیعی مانگانەی خۆتەبی یەکسەر ڕۆژەکەت بەتاڵە بێتەوە، ئاگات لێ بێت، ئەبێ ئەو ڕۆژە قەزا بکەیتەوە. النیفاس یانە و ئافرەتی کە حەملەکەی دانێ ئیتر یا لە باری ئەچێ یا بە طبیعی مناڵەکەی بە سەلامەتی لە دایکە بێ، لەو حاڵەتەیە جا بە عەمەلیات بێت یا بە حاڵەتی طبیعی ئەمە پێی ئەوتێ نیفاس، بۆیە لەو کاتەیە ئەو ئافرەتەش ڕۆژەکەی بەتاڵ ئەبێتەوە. بۆیە ئەم چەند شتەی من لە خزمەتانە باسم کرد هەمووی ڕۆژوو بەتاڵ ئەکاتەوە. لەگەڵ ئەمانەشە دەرزی مقەوی یان مغەذی ئەو ئاوەی کەوا بۆتی هەڵەواسن لەبەر نەخۆشیە، ئەمانە جێگەی خواردنە بۆ گرنەوە، بۆیە وریابە. هەر یەکە لەم شتانی من بۆتم باس کرد هەمووی ڕۆژوو ئەشکێنێت. چەند شتانێکی تر هەیە کە لاوەکین خەڵک خۆی پێسەرقاڵ کردووە و ئازانی ڕۆژوو ئەشکێنێ. غەیری ئەمانی من بۆتم باس کرد هیچی ڕۆژوو ناشکێنێت. ئینشاء الله لە کورتە ڤیدۆیەکی زۆر بچووکدا ئەوانەتان بۆ ڕوونەکەمەوە کە هیچیان ڕۆژوو ناشکێنن. بەس ئەمانی کە من باسم کرد ئێستا هەمووی ڕۆژوو ئەشکێنێت.